بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر موچەی مانگیدا و چارەنووسی موچەکانی مانگی 11 و 12 دەکەین. لێرە ماوەی چەند ڕۆژێکە وەزارەتی دارایی عێراق بە فەرمی داوای کردبوو کە 120 میلیارد بۆ مانگیدا و میزان مراجعواتە داهات و خەرجی مانگیدا لەگەڵ راپۆرتی وەزارەتی نەوتی عێراقی پێبگات بۆەوەی کە موچە خەرج بکات. بڕیارە دووشەممە 220 میلیارەکە بۆ بەغداد بنێردێ. ئێمە قسە لەسەر چارەنووسی موچەی مانگیدە و مانکانی دواتریش دەکەین. ئایا هیچ ڕێگە چارەیەک هەیە کە بەوەی کە موچانە نەفۆتێن؟ قسە لەسەر داهاتی ناوخۆی هەرێمیش دەکەین. داهاتی نانەوتی بەپێ ئامارەکان بێت تا ئێستا نزیکەی 800 میلیارێکیان ڕەڕستی بەغداد کردووە لە کاتێکە ئەگەر بەپێ ئاماری وەزارەتی دارایی بێ زیاتر لە 4 تریلیۆن دینار داهاتی نانەوتی هەرێمە جگە لە 800 میلیاری کە ڕاڕستی بەغدایان کردووە زیاتر لە 3 تریلیۆن دەمێنێتەوە ئێو چی لێ هاتووە و لە ساڵی داهاتوو ڕێکەوتنی هەرێم و بەغداد چۆن دەبێت پێویستی بە درێژکردنەوە هەیە و دۆخی ئابووری عێراقیش هیچ مەترسیەک لەسەر دۆخی ئابووری عێراق دەبێت. ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا دلێر مەحموود پەرلەمانتاری پێشووتری کوردستان و ئابوورنیاز لە ستۆدیۆ، هەروە لە هەولێریشەوە کاک شێخ کاوعالی ئەندامی پەرلەمانی کوردستان لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا دلێر بەخێر بنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێز بزان دەست دەکەین. موچەی مانگیدە باز لەوە دەکەیت لەم ڕۆژاندا خەرج دەکرێت یاخود بۆچی هەموو مانگێک نردنی میزان مراجعە داهات و خەرجی و نردنی 120 میلیارەکە لێرە دوا دەکەوێت؟ وەرکی وەزارەتی دارایی عێراقیش چییە بۆ موچەی مانگیدە و موچەی مانکانی دواتریش؟ خۆی لە ڕاستیە موچەی مانگیدە ئێستا گەشتوەوەی کە موچەی مانگیدە نافۆتێت، بەڵام هەڵبەتە پێشتر کە موچەی مانکەکانی 11 و 12 کە فوتاوە و دوا کەوتووە، یعنی ئەگەر بێت و ئێمە بە چاوێکی بێلایەنانەوە تەنها پەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەرچاو بگرین، یعنی زیاتر حکوومەتی هەرێم بووە کە داهاتی ناوخۆی دوا ئەخست و میزانی مراجعەی مانگانە نەئەنارد، ئەو دوو مانگەکە دوا کەوت. ئێستا نافۆتێت هی مانگیدە، مانگی 11 و 12 شەڵبەتە کە حساباتی ساڵی 2025 داخرا وە کەوتینە ساڵی 2026 ئیتر تۆ ناتوانیت ئەو حساباتە کە داخرا ئەوەی مانگی 11 و 12 لێیا جێگەی نابێتەوانێ، کەواتە ئەبێ پێش ئەوەی کە ساڵی تازە بێت پێویستە نوێنەرانی حکوومەتی هەرێم لەگەڵ نوێنەرانی وەزارەتی دارایی عێراقی ڕێکەوتن بکەن لەسەر ئەوە کە ڕێگەیەک وەسیلەیەک دۆزنەوە بۆ ئەوەی ناوی قەرزی لێنێن، ناوی هەشتێکی تری لێ ئەنێن بیخەنە ساڵی 2026 بۆی موچەی مانگی 11 نەفەوتێت. بەڵام دراوە مامۆستا دلێر دەتوانن هەرێم بەغداد ڕێکەوتنەی بکەن بڵێن ئەو موچانە لە ساڵی داهاتوو خەرج دەکرێن. ئەبێ ئەمە ئەگەر بێت و ئێستا تۆ بڵێ ئەخرێتە ناو حساباتی خیتامی ساڵی 2025ەوە نەخێر لە ناتوان لە جێگەی بکرێتەوە، بەڵکو ئەبێ بە شێوەیەکی تر ڕێکەوتنێکی تر بکرێت کە ئەمە حسابی قەرز بکرێت کە ئەمە قەرزە وەکو قەرز بەو شێوە یاخۆ ڕێگەیەکی تری ڕێگەیەکی تری یاسایی ڕێگەی تری یاسایی هەیە کە ئێستا هینی ئەتوان لێ بدۆزرێتەوانێ کە بۆ ئەوەی موچەی مانگی 11 و 12 موچەخۆرانی هەرێمی کوردستان نەفەوتێت. بەڵام تۆ بڵیت نەقڵ بکرێت بۆ بودجەی ساڵی 2026 هەروە بە ئاسانی نەقڵ ناکرێتەوە، ئەبێت لە دەرەوەی بودجە ڕێکەوتنەی تر بکرێت بۆ بەس ئێستا ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بە بڕیاری دەتوانی بیخاتە ساڵی داهاتوو بڵێ موچەی مانگی 11 و 12 موچەخۆرانی هەرێم لە ساڵی داهاتوو خەرج دەکرێت. ئەنجومەنی وەزیرانی عێراق دای بنێ وەکو قەرز وەکو موچە، چونکە تۆ کە حساباتی خیتامی ساڵی 2025 تاوا بوو موچە چۆن نەیراوە ئەسباب وەکو قەرزدا بدرێت بەز ئەو ڕێگای هەیە. ئەو ڕێگەیە بڕی پارەکە چەنە بە هەردوو مانگەکە دامرێ بە قەرز و ئەمەشە بێ پێشتر ڕێکەوتنی لەسەر بکرێت. باشە، بەس ئێستا 120 میلیارەکە بۆ هەموو مانگێک تاخیر دەکرێت خەتاکە لێرەیە بەغداد ئەگەر بیشینێرین موچە نانێرێ بۆچی درەنگ دەنێردرێت؟ ئەزین شوێنێمە بە چی حکوومەتی عێراقی ئەوێ دایمەن هەر لە هەوڵجارەوە ینی هەوڵی ئەوەی داوەکردنەوە لە ڕێگەی خۆی بفرۆشتێت بۆ خۆی کۆنتترۆلی داهاتی
سەرجەم عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە لەبەرەوە ئەوی شەوڵەدا کە خۆی لە لای خۆی هەوڵەدا بە شێوەیەک کە دایمەن ڕێگەکە سەختکە بۆ پێدانی موچەکە یاخود کۆمەڵێ داواکاری زیاترکە لە لایەکی تریشەوانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمیش پابند نابێت لە سەرەتاوە پابند نەبوو کە بە نردنی چووکە بۆ لە کاتی خۆی کە بوجەی 3 ساڵداندا کە ئاخر ساڵی 2025 بوو لە دەستنیشانی ئەوە کرا کە ئەوێ ڕۆژانە بڕێکبوونەوەت بنێرێ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەبێ مانگانە بەپێی قانونی ئیدارەی مالی کە قانونێکی یعنی دەستورێکی دارایی عێراقە ئەبێ لە ساڵ 50 داهاتیش بنێرێت لەو کاتا کە ئەو شتانە چوو بۆ بجەوە جێگیر کرابوو بۆ ساڵی 2025 ئیتر پێویست بوو کە این کرابوو یعنی زۆر پێویست بوو کە لەو کاتەیە ئیتر حەزەکەی موبایلەکەش تەر بڵێ وەڵام موبایلەکەیە نازانم لەوێکی بمەوە سەوەڵامی مەدەوە موبایلەکەی دەبێت پابندی جێبەجێ بکرێم لە ڕووی نەوتەوە بەڵێ هەرێم جێبەجێ کردبایە هەم لە ڕووی داهاتی ناوخۆشەوە جێبەجێ کردبای لە سەرەتای ساڵەوە بەڵێ دەبایە حکوومەتی هەرێم هەل لە سەرەتای ساڵەوە جێبەجێ بکردایە ئەو نەوتەی بناردایە کە داینابوو ڕۆژانە بینێرێت ئەو بڕێکە دایناوە لە چیاکە لە بجان وسراوە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوانەیە ئەوایە لە هەمان کاتیشە ئەو داهاتی ناوخۆ لە ساڵ 50 بناردایە و هەموو مانگێکیش میزانی مراجعی بناردایە بۆ وەزارەتی دارایی عێراق مەدوو و لە هەمان کاتیشە ئەوە هەل لە هەوڵجارەوانێ لە 3 ساڵی یەکەم بە تایبەتی لە ساڵی سەرەتای ساڵی 2025 کە پرۆژیاسای بۆ جەهاتە ناو پەرلەمانی عێراق و مناقەشەی لەسەرکرا خاڵێک تریشی لە دەرکرایە کە مەسەلەی ئینفاقی فعلی بوو کە ئەو ئینفاقی فعلیە بڵێ ئەو ئینفاقی فعلیە یعنی وهای کرد یعنی ئێمە بودجەی خۆمانمان هەیە ئێمە لە ساڵ 1960 کە دانرابوو بۆ هەرێمی کوردستان ئیتر ئەو بودجەی ئێمە کە هەمانە ئەوی ترێمێنێتەوە بۆ حکوومەتی فیدراڵی ئێمە حەزەکەم ئەمە ڕوونکەمەوانێ ئینفاقی فعلیەکە چییە لەوە ئەوەی خۆی خەرجەکایان خەرج ناکات چونکە بودجە بریتێ لە چی بریتێ لە داهات و خەرجی زایدن کورتێنان حکوومەتی ئیتحادی ئەوەی خۆی خەرجەکە کەم خەرجەکە زیاد خەرجەکە و ئارزوی خۆەتی بەڵام ئەوەی کە بەشی بەر ئێمە کەوتبوو کە لە 12.67 ئەوایە ئەو ئینفاقی فعلی تیان نەبووایە ئەنێرا بۆ هەرێمی کوردستان ئەو کاتە نەوکو بەشی بودجەیە کرد بەڵکو بەشی پرۆژەکەی نیوە بەرهێنانی شیە کرد و بەشی پرۆژە خزمەتگوزارەکانی شیە کرد دێمە خزمەت لەسەرەوە قسە دەکەین جگەر بڵێن دەبێ بودجە شاتپایە بۆ نشی ناتوە دێمە خزمەتواتر کاک شێخ کاوە جەنابیش بەخێر بە سوپاسیان بەدەبوون دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێژ بزان بەسەر هەم موچەی مانگی دا کە ئێمە ئێستا لە عێراق موچەی مانگی 12 دابەش دەکرێت وەدەستی پێ کردووە موچەی مانگی دا ئایا بەم زوانە پێدوایە دەدرێت و بۆ موچەی مانگی 11 و 12ش چارەسەر هەیە بەوەی کە نەفۆتێ چکە لە ڕابردوش ئێمە ئەزمونێکی خراپمان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ پرسی موچە و خواردنی موچە بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە لە میوانە بەڕێزەکە لە نێرانی بەڕێز و خۆشەویست لە ڕاستیە موچەی مانگیدا بە پێی ئەوەی کە پێشبینیە کرێ سبەینێ 120 ملیارەکە بنێرن لە هەفتەی داهاتوو تەسەوریەوە کرێ کە کۆتایی بە ئەم کێشەیە بێت بەڵام موچەی مانگی 11 و 12 بەڕاستی بەهۆی خەمساردی توانم بڵێم هەردوو حکوومەت هەم حکوومەتی عێراقی هەم حکوومەتی هەرێم ئەگەر نەڵێم بە پێی پلان و بە پێی ئەو خاڵانی کە لە ڕێکەوتنەکانیان دایانناوە هەرویستیانە کە موچەی مانگی 11 و 12 کێشەی تێبکەوێ نەبوو بگەشتینایەتە ئەم ئاستە بەڵام ئێستش هەر ئەمەل ماوە کە چەند ڕێگەیەک هەیە کە بگیرێتە بەر بۆی موچەی مانگی 11 و 12 نەفەوتێ لەوانە کە ئەکرێ دووسبەی کە سێشەمە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەیە نوێنەرانی کورد بە تایبەتی وەزیرەکان داکۆکی لەسەرەوە بکەن کە ڕێگەچارەیەکی یاسایی بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە موچەی مانگی 11 و 12 لە مانگی 1 یاخود لە ساڵی 2026 خەرج بکرێ
ئەمیش ئەوەی کە بەنیازە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئەوەی کە ئەخوێنرێتەوە لە لێدوانەکانیانە کە بکرێتە ئەماناتی ڕەواتبی با بڵێن مستحقەی هاوڵاتیان وەزەفەکان غیر مەدفوعە کە ئەمەش واریدە لە قانونی ئیدارەی مالی هەرچەندەوانەیە میوانەکە باشتر دیراسی قانونی ئیدارەی مالی کردبێ کە ئەکرێت لە ساڵی 2026 ئەم ئەماناتە خەرج بکرێ هاوشێوەی مستحقەکانی با بڵێن هەم مقاولین هەم کۆمەڵی مستحقاتی ڕەواتبی مۆزەف ئەگەر نەدرابێ لە ساڵی 2025 بخرێتە ساڵی 2026 وە ڕێگەی تریش هەیە بەڕاستی ئەکرێت نوێنەرانی کورد لە دانوستانەکانیانە لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ پێکهێنانی حکوومەتی عێراقی بۆ پێکهێنانی سەرۆکایەتیەکە هەموو نوێنەرانی کورد ئەمە بە هەند وەربگرن و بیکەنە مەرجێک لە مەرجەکان کە هەم بودجە هەم ئەموچە بۆ ساڵەکانی داهاتوو و هەم ئەم دوو مانگەش کە مەرج بێ نەفەوتێ و ئەمەش ئەکرێت بە هەمان شێوە لە کاتی داڕشتنی میزانیەی ساڵی 2026 کە مەرجە لە کاتی داڕشتنی میزانیا هەرێمی کوردستانیش میزانیەی خۆی بنێرێ لەگەڵەوەی لە قانونی ئیدارەی مالی لە مادەی 1 بڕگەی 8 باز لەوە کات کە پێویستە میزانیەی هەرێم پەسەند کراوبێ لەلایەن پەرلەمانی کوردستان و بەڵام بەداخەوەەوە بۆ 12 ساڵەتێ کە هەرێمی کوردستان بودجەی نییە یاسای بودجەی نییە بەڵام ئەکرێت کە ساڵانە نردوێتی لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و بەدەر لە پەرلەمان ئەمە جێبکاتەوە کە ڕاتبی یا موچەی مانگی 11 و 12 بە بڕگەیەک بە مادەیەک لە ناو موازنە قانونی موازنە جێگەی بکرێتەوە کە بدرێ لە ساڵی 2026 تەسەورەکەم ئەمە ڕێگەیەکی یاسایی بێ و ڕاوێژ لەگەڵ یاسایەکان ناکراوە کە ئەکرێت جێگەی ئەمە بکرێتەوە. باشە بەس کاک شێخ پێ دوای عێراق بچێتە ژێرباری ناردنی بڵێن ئەو موچانەی دیکەژ یاخود دەبێ هەرێم پابەندی دیکەژ جێبەجێ بکە ینی داهاتی ناوخۆ هیمانگی 11 و 12 بنێرێ میزان مراجعە بنێرێ بەبێ بەرامبەر عێراق دەیخاتە ساڵی داهاتوو؟ بەتەکیت عێراق احتیما دەکاتە سەر هەم ناردنی ئەو بڕێی کە 120 میلیارد دانراوە بەڵام داوای پیاشونەوەی کردووە ئایا ئەگاتە چەند زیاد دەکات یاخود کەمەکە بە داهاتی هەرێمی کوردستان ئەو نیسبەی کە داوایەکات و داوای میزان مراجعە کات بەڵام مانگی 11 و 12 ئەگەر خەرج نەکرابێت تەسەور ناکەم یعنی تا خەرج نەکرێت داوای ئەو حاڵەتیان بکات بەڵام بە هەموو حاڵەتەکان ئەو ڕێکەوتنەی کە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا کردوێتی یاخود ئەو بڕیارەی کە ئەنجومەنی وەزیرانی عێراق ژمارە 550 لە حەڤەی حوتی 2025 دەری کردووە داوای هەموو ئەو خاڵانە ئەتوانێ بکات بەوانەشی کە داوای داهاتی ئەو نەوتەی کە ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت کە هەرێم لەسەری ڕێکەوتووە و موافق وە لەسەری ئەتوانێت یعنی داوای ئەوەش بکات بەڵام لە ڕاستیە لەوانەیە ئەنجومەنی وەزیرانی عێراق یاخود حکوومەتی عێراقی حکوومەتی ئیتیحادیش لە ئێستادا لەگەڵ هەرێمە ڕێک بن لەوەی کە موچەی مانگی 11 و 12 نەدرێ یا موچەی مانگی 11 و 12 توانای دانیان نییە لەلایەن حکوومەتی عێراقیەوە چونکە ئێستا لە ئەزمەیەکی مالی قورسایە و تەنها بە پێی لێدوانی شارەزایان تەنها موچە لە عێراقا مانگانە 7 تریلیۆن و نیوە بات و داهاتی نەوتی ئێستا کە بە $60 بیزەبت هەموو داهاتی نەوتی عێراق تەنها بەشی موچە ئەکات ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت ئەگەر داش بەڵسەیەوە بە تاکید بەشی موچە ناکات و عێراق خۆی گەندەڵێکی زۆری هەیە لەگەڵ ئەوەی کە هەرێم ئەتوانین بڵێن لە گەندەڵیا نقم بووە بەڵام ئەمە مانایەوە نییە کە عێراقیش زۆر لەسەر سیستەمە ڕوات و عێراق بەبێ گەندەڵی ڕوا بە پێچوانەوە ئەتوانم بڵێم گەندەڵیە زۆرەکە لە عێراقا و ڕاتبی یا موچەی عێراق مۆزەفەکانی عێراق زۆر بەهەدەرادرێ هەم لە دەستە با بڵێن موچەی پلە تایبەتەکان و هەم لە موچەی حەشتی شەعبی کە زۆر زیاد کراوە لەوەی کە هەیە هەر تەسەور بکە مەسەن لە ساڵی 2014 موچەی حەشتی شەعبی 61,000 کەس موچە خۆر بووە لە ساڵی 2021 بووەتە
121,000 بەڵام لە ساڵی 2023 لە میزانی عێراقا بووەتە 238,000 واتە لە ماوەی 2 ساڵە دوو ئەوەندە موچەی هەشتی سەعبی زیاوی کردووە کە لە ساڵێکە 4 تریلیۆن پوینت 4 هەر بە با بڵێن بۆ موچەی ئەوانە ڕواکە گەر بەراوردیکەی بە موچەی هەرێم موچەی هەرێم هەمووی ناگاتە 11 تریلیۆن یان نزیکە لە 11 تریلیۆن و شتێک ئەگەر بەراوردیکەی لەبەرەوە عێراق ئێستا لە ئەزمەیەکژی بۆ هەندێک بیانوە گەڕێک کە هەرێمی کوردستان یاوێ بەدەستیەوە بەڕاستی کەم تەرخەمیەکە لە هەرێمی کوردستان و دەستی پێکردووە بیانوە یا بەدەستی عێراق و بۆی عێراقیش بە ئارەزووی خۆی پەنابەرێ بۆ هەندێک بەرگە و هەندێک مادە و هەندێک یاسا کە زۆر جێبەجێ ناکرێ بەڵام بەسەر هەرێما جێبەجێیەکە. بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵات کاک شێخکاوە مامۆستا دلێر سەبارەت بەوەی کە بەڕێز زووتت دەبووە هەرێم جگەل لە موچە کە موچەکەش بە تەواوەتی نهاتووە وەکو کاک شێخکاوە ژامەژی پێکرد ئێستا لە یاسای بوجە 11 تریلیۆن و نیو موچەی بۆ موچەی موچە خۆران و خانەنشینان و چاودێری کۆمەڵاتی لە هەرێم دانراوە بەڵام تاکو ئێستا ئەوەی تا ئێستا گەیشتووە 8 تریلیۆن و 656 میلیارە بۆ 8 مانگ هەنی هەم موچەکەش خەرج نەکراوە چ جای بگا بە بڵێن بودجە بنێردرێ ئەڵێکی ئێمە لە بودجەی لە سەرەتایە لە بودجەی ساڵی 2025 بەڵێ یعنی دەستنیشانی ئەوە کرابوو کە ڕۆژانە بڕێک حکوومەتی هەرێم بڕێک نەوت بنێرێتە دەرەوە لە ڕێگەی بۆریەوە باش حکوومەتی هەرێم نەیناردووە لە 27 نەوتیان تەسلیم کرد بڵێ حکوومەتی هەرێم نەیناردووە بەڵێ کەی تەسلیمی کردووە لە کۆتایی مانگیرۆ ڕاست لە کۆتایی مانگیرۆ تەسلیمی کردووە کەواتە ئەوەی کە پێشتریش ناردوێتی ئەتوانم بڵێم حکوومەتی فیدراڵی کە ناردوێتی ئەتوانم بڵێم زیاتر ئەوە بووە کە ئەو هەنگاوی باشری ناوە ئیجابی ناوە چونکە تەنها حکوومەتی هەرێم چی ناردووە مانگانە 120 ملیار دینارەکەی داهاتی نیوەی داهاتی ناوخۆی ناردووە و میزانی مراجعەشی لە هەمان کاتە تاکو ێستا ڕوونی ئایا میزانی مراجعی ناردووە نەی ناردووە میزانی مراجعە کەواتە ئێمە لێ ئەو پرسیارە ئەەکەین ئایا ئەگەر نەوت ئەو نەوتەی باە بە حکوومەتی فیدراڵی و لە هەمان کاتە نیوەی داهاتی ناوخۆی بدایە بە حکوومەتی فیدراڵی لەگەڵ ئەو پارەی کە لە بەغاوە هاو کامیان زیاترە یعنی ئێمە قۆناڵێن حکوومەتی فیدراڵی وەڵا حکوومەتێکی زۆر شەفافە هیچ گەندەڵیتیان نییە ئێمە حەقی ئەوانمان چییە؟ ئێمە حەقی بەشێکی حەقمان بەسەر چیەوە حەقمان بەسەر ئەو شای سەدارایانەی هەرێمی کوردستانەوە هەیە کە بەشمە کە بەرمانەکەوێت باش ئەگەر ئێمە خۆمان توانامان هەیە توانامان هەبوو کە نەوت خۆمان بینێرین و خۆمان بتوانین موچەبین و خۆمان بتوانین خزمەتگوزارە سەرەتایەکان جێبەجێ بکەین و خۆمان بتوانین پرۆژەکان جێبەجێ بکەین با بە ئێمە پرۆژەی بەردەوامان هەیە پارەی نییە کەواتە پێویست بوو هەر لە سەرەتاوانێ ئێمە هیچ بیانوێکمان نەدایە بەدەست حکوومەتی عێراقیەوە کە حکوومەتی عێراقی هەتاکو ئێستا موچەی نۆمانگ بنێرێت ئەوە ئێمە نەماندایە بەدەستیەوە ئیتر ئەوەی کە نەی ناردووە یعنی حکوومەتی عێراقی ئێسایە خاڵی بەدەسەوەیە ئەڵێ من نەموتوە ناینێرم بەڵام لە بودجەیە خۆتان لەگەڵ مانابوون مناقەشەتان کردووە بە حکوومەتی هەرێم ئەڵێت لەگەڵ مانابوون مناقەشەتان کردووە خۆتان بڕێرتان ناوە کە مانگانە بڕێک نەوت بنێرن لە ڕێگەی سۆمەوە وە داهاتەکەی بۆ حکوومەتی فیدراڵی بێت و لە هەمان کاتیشا لە 150 داهاتی ناوخۆ غیرە نەوتی ینی داهاتی غیرە نەوتی بنێرێ بۆ حکوومەتی فیدراڵی بەڵام کە لێرەوە جێبەجێ نەکراوە ئەوە کەواتە ئێمە وەکو حکوومەتی هەرێم زیاتر بڵین خەتابارین ئێمە مقصر بوون باشە بەس مامۆستا ئەگەر سەیری دەکەین ئێستا بۆ 9 مانگ هەرێم 999 میلیاری ڕاست کردووەکو داهاتی ناوخۆ بۆ 9 مانگ چەند 999 بوورە 799 میلیاری ڕاست کردووە بەغدا 8 تریلیۆن و زیاتر لە 600 میلیاری ناردووە ئەگەر داهاتی ناوخۆ زیاتر ڕاست کرابێ موچەش زیاتر داهات ناڵم زیاتر هات موچە زیاتر هاو لەبەرەوەی ئێمە وەکوتم لە سەرتاوانێ
لە کاتی ئامادەکردنی بودجەی ساڵی 2025 و لە کاتێکا پرۆژه یاسا بووە بە بودجە بۆ بە یاسای بودجە بەڵێ ئێمە چیمان لێن کردووە ئینفاقی فعلی ماوەتەوەی خەرجە کرداریەکان باش لەبەرەوە ئێمە هەر موچەمان بۆ ئەخاو ئەگەر داهات بەڵام ئەگەر بەهاتایە داهاتی ئەو دوو مانگی تری زیاتر بناردایە ئەوە حتمێن ئێمە زیاتری ئەنارد بەڵام ئەوەی کە ئێستا هەبوو ئەو 9 ملیاری ناردووە هەرێم بەڵێ ئەویش 8 تریلیۆن و 650 بەڵێ ملیاری ناردووە بۆ هەرێمی کوردستان بەڵێ کەواتە ئەگەر ئێمە سەری کە هەر بۆ شێوەش بڵین ئەگەر ئێمە مانگانە 120 ملیارمان بناردایە یعنی هەموو مانگی حکومەتی نزیکەی تریلیۆنێک هاتووە نا 835 ملیاری زیاد بۆ ئەناردین ئێمە 120 ملیارە دێرین بەڵێ وایە وانە ئەو 955 بەرەژوورمان بووە کەواتە هەموو مانگێک ئەوەی کە بۆ ئێمە زیاتر بوو نزیکی 835 ملیار دینار بوو بەڵێ کەواتە ئێمە نازانم من حسابیان ڕخنەی لێ بگرم سیاسیان ڕخنەی لێ بگرم لە حکومەتی هەرێم یعنی چه قازانجێکرا بۆ حکومت چه قازانجێکرا بۆ موشەخۆران چه قازانجێکرا بۆ بازارگەرمی بۆ خۆشگوزەرانی خەڵک کە ئێمە ینی ئەو دەستی و ئەو هینانەمان کە کرد و دوو مانگیشمان دواخست ئەمە توانی هەر لە سەرەتای ئامادەکردنی بودجەی ساڵی 2025ەوە کە ساڵی 2025 پێکەوەین کرا بەڵام هەموو ساڵێک لە 2025 ئەو بودجەی ئەهاتەوە ناو پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق مناقەشەی لەسەرکرایە لەو کاتا کۆمەڵێ شتمان بەسەراتیە پەر نەبووایە کاتی خۆشی هەر لەم تەلەڤیزۆنی ئێوە لە زۆر تەلەڤیزۆنەکانی تریش ئێمە من و چەند کەسانێک تر ئیشارەتمان پێە ئەو بودجێ ئەگەر بێت و دەستکاری نەکرێت زوو موافقن نەکەن با موافقن نەکەن لەسەری لەبەرەوەی کۆمەڵێ لوغمی تایە ئەتەقێتەوانێ ئەوە بوو کە ئێستا لە ماخریەکێک لەو لوغمانە ئەوە بوو کە ناوی ئینفاقی فعلی برا لە ماخریا تەقیەکێک لەو لوغمانە ئەوە بوو کە تۆ بڕیارە داوە نەوت بنێری ڕۆژانە بۆ ناینێرین باش ئێمە کەچی لەکەیان نردومانە لە کۆتایی مانگینۆ لە 1970 نوە نردومانە ئەی بۆ لە مانگی یەکەوە نەمانارد لە مانگی دووە بۆ نەمانارد ئێستا بەو شێوەیە نەبوو ئەو بۆ ساڵی نوێ دەبێت چی بکرێ سێمە چەند ڕۆژێکی دەچین ساڵی نوێ دەبێت ڕێکەوتنەکە درێژەی پێ بدرێ هەم نەوتەکە بەردەوامی لە تەسلیمکردن هەم داهاتی ناوخۆ ڕادەست بکرێت تا یاسای بودجە پەسەند بکرێت ڕەنگە یاسای بودجەش پەسەندکردنی دوای بکەوە تا حکومت پێک دەیلانیکەن پێویستە بۆ ساڵی 2026 هیوادارین هەموو فراکسیۆنە کوردیەکان کە لە بەغان ئەیترچی حەقی ئیتر جیاوازی سیاسیان هەیە ماقی خۆیەتی بەڵام دیفاعکردن لە کێشەیە کە کێشەی هەموو گەلی کووردە حەقی بەسەر خلافاتی سیاسیەوە نییە بە تایبەتی بودجە کە ئەڵین بودجە بە تاقی تەنیا بودجە موچە ناڵێن بودجە و ئەڵین موشە و وە پرۆژە خزمە گوزاریەکانیش و وە پرۆژەی وە بەرهێنانیش هەمیان یەکڵێز بن لەو بابەتە لەگەڵ حکومەتی عێراقیە یعنی پێشەوەی پرۆژەیاسای ئەگەر هاتوو پرۆژەیاسای بودجەی ساڵی 2026 حاضر کرا و هاتە ناو پەرلەمانی کوردستانەوە پێشەوە ناو پەرلەمانی عێراقەوە قەزماخر ئەنجومەنی نوێنەرانی ئەکاڵم پەرلەمانی عێراق مەبەستە هاتە ناو پەرلەمانی عێراقەوە پێویستە پێشەوە لەگەڵ فراکسیۆنە عەرەبیەکان فراکسیۆنە سونی و شیعەکان ڕێبکەون لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان لەلایەکەوانێ بەپێی سەرژمێری تازە ژمارەکەی زیادی کردووە بەشەکەشی زیادکە لەلایەک ترەوانێ پارە تەرخان بکرێ شایستەی دارایی هەرێمی کوردستان چی لە بودجە چ بودجەی وە بەرهێنان چ بودجەی بەکارخستن کە قەزدەم موچەیە ئەوانە تەرخان بکرێ و تەرخان بکرێ بۆ هەرێمی کوردستان بۆی دابندێت و ئەم کەڕەتە ناوی ئینفاقی فعلی نەیەمرێت ئێمە بەشەکەی خۆمان چەند دەولێ وەریگرین لەبەر ئەوە ئێستا ئێمە بەو شێوەیە ئین بێت چونکە ئەگەر بێت و ئەگەر ئەمە ئەوە لە هەمان کاتە پێویستە پێشەوەی بچێت ئین بێت حکومەتی هەرێم و ئەوە کە حکومەتی عێراق داوای کردو حکومەتی هەرێم و حکومەتی ئیتیحادی لەسەر مەسەلەی داهاتی ناوخۆ ڕێکەوتن کەن و یەکلایی بکەنەوە لە هەمان کاتیشە ئەو ڕێکەوتنی کە لەسەر نەوت کراوە درێژ بکرێتەوانێ لەم کات و زەمانەیە
لە قازانجی هەرێمی کوردستان. دێمە خزمەت مامۆستاگیان کاک شێخکاو بێمەوە خزمەت بەڕێزت بەڕێز باست لەوە کرد کە بڕیادراوە کە پێداچوونەوەش بەداهاتی ناوخۆ بکرێ چەند ڕۆژێک لەمە بەرکۆبوونەوەی لیژنەی ئابووری عێراق بۆ بە سەرۆکاتی سوودانی پێ دوایە 120 میلیارەکان پێکەمە یان پێیان زۆرە یان لێ ساڵی داهاتوو دەبێت گۆڕانکاری بەسەردا بهێنرێ و یەکلا بکرێتەوە. بەڵێ هەرچەند قەتع بووم گوێم لە میوانەکە نەبوو بزانم باسی چی کراوە بەڵام سەبارەت بە پرسیارەکە من تەسەورەکەم عێراق پێی زیاد یعنی پێی کەم بێت بێوێ کە زیادیکە و هەرێمیش بە پێچەوانەوە هەر لە مانگی 1970ەوە داوای ئەوەی کردووە کە ئەو بڕێیە زۆرە بە پێی یاسای هەم یاسای ئیداری مالی هەم بە پێی قانونی موازنەی ساڵی 2023 بۆ 2025 ئەم بڕێ زۆرە و ئێستاش بە پێی خۆی بە پێی قسەکانی خۆی کە داهات زۆر کەمی کردووە لە هەرچەند شەرت نییەوە بێ بەڵام هەردوو لا یەزال ناکۆکن لەسەر ئەم بابەتە عێراق پێی وایە کە کەمە و بڕاوە ئەو لە 150 مولی زۆر بابەتی کە هەرێمی کوردستان نەیناردووە هەرێمیش بە پێچەوانەوە من تەسەورەکەم هەم نەگەنە هیچ نەتیجەیەک لەم بابەتە و بەجێ بێڵن بۆ حکوومەتی داهاتوو بەڵام ڕێکەوتنەکە لەگەڵ ئەوان کە ڕێکەوتنەکە درێژ بکرێتەوە ڕێکەوتنی هەناردەکردنی نەوت تازە کەوتۆتە سەرسکە و بڕی هەناردەکردنی نەوتیش زیاترە بێت لەوەی کە پێشتر ڕێکەوتنیان لەسەر کردووە هەر بە پێ ڕێکەوتنەکەش ئەبێ زیادکە لەبەرەوە من تەسەورەکەم نەگەنە هیچ ئەنجامێک بەجێ بێڵن بۆ حکوومەتی داهاتوو. باشە بەس وەکو نەوتەکە پێدوایە وەک خۆی درێژ بکرێتەوە ئاژانسی ڕۆیترز ڕاپۆرتێکی بڵاو کردبووە لەسەر کۆمپانیای DNO نەرویجی کە تا ئێستا بڵێن بەسەر بەخۆنەوە دەفرۆشێ دەوروبەری 6,000ێکە ئایا بڵێن عێراق قبوڵ دەکات تا بەردەوام ئەو نەوتە بەسەر بەخۆ بفرۆشرێت؟ تەسەورەکەم تا ئەو کاتەی کە کۆمپانیاکە خۆی نێتە ژێربار هەر بەردەوام بێت بەم شێوازەی کە ئێستا چونکە خۆیان لە ڕێکەوتنەکە ڕێکەوتنیان تەنها لەگەڵ ئەو کۆمپانیانە کردووە کە ئارزومەندانە هاتوونەتە ناو ڕێکەوتنەکە و لەوانەیە بەم شێوازە قازانجیان بێت چونکە ئەم شێوازە ئەو نیسبەی قازانجەی کە هەیەە زۆر زیاترە لەوەی کە $16 دانراوە بۆ کۆمپانیەکانی تر تەسەورەکەم عێراقیش هێشتا لە یازال ئەو دەسەڵاتی نییە کە بتوانێت ڕێگری بکالەوە لەبەرەوە بەو شکڵە بەردەوامە بێت تا خۆیان ئەو بڕیارە ئەدەن کە ئێستا گەر بزانی $16 وەرەگرن پێشتر بەڵام ڕێژەیەکی زۆر لەو هەر بەپێی قسەی یاریدەدەری سەرۆکی حکوومەت لە 280,000 بەرمیل نەوت 100,000 بۆوانە بوو یعنی تقریبا نزیکەی لە 140 بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە کە ئێستا ئەم نیسبە ئەگەر حسابیکەی نیسبەیەکی کەمە لە چاو ئەوەی کە هەیە. بەڵێ ئەی سەبارەت بەو 50,000 بەرمیلەی کە باست کرد تا ئێستا کە بۆ ناوخۆوەریان گرتووە هیچ کاریگەریەکی هەبوو لە سەر بانزین لەو ماوەیە تقریبا ئەگەر حسابی کەین لە کۆتای مانگی نۆوە تا ئێستا زیاتر لە 4 میلیۆنە ئایا داهاتەکەی دیارە یاخود بۆ کاریگەری نێم لەسەر نەوتی سپی لەسەر بانزین چی لێدێ ئەو نەوتەی کە بە ناوی پێداویستی ناوخۆوەری دەگرن بۆ سوتەمەنی یافتە عێراق نەکرا؟ لە ڕاستیە نەک هەرە و داهات لە مانگی 2023ەوە کە ڕاگیرانی هەناردەکردنی نەوت لە ڕێگەی بۆریۆ ڕاگیرە هەرێمی کوردستان بە معادلی ڕۆژانە ئەمە قسەی خۆیانە تەبعاً ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت هەناردە کراوە لە ڕێگەی تەنکەر و لە ڕێگەی کۆمپانیاکانەوە ئەم 300,000 بەرمیل نەوتە 65,000 بۆ ناوخۆ بەکاریان هێناوە بۆ پێداویستەکانی ناوخۆ ئەم 300,000 بەرمیلە بە 65ەکەیشەوە نزیکەی 30 مانگ بەردەوام نەوت فرۆشراوە کە داهاتەکەی بە پێی قسەی کۆمپانیاکان بە پێی راپۆرتی کۆمپانیاکان بە معادلی ئەگەر هەمویان کۆکەیتەوە معادلی بە $33 فرۆشراوە ئەم $33 نزیکەی $21 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بووە و 100,000ەکەی خۆیان بارزوی خۆیان فرۆشتووە واتە لەو
8 ملیار دۆلارە کە زیاتریشە و 65,000 بەرمیلەکەم لە مانگێکە 70 ملیۆن دۆلار قازانجی هەبووە ئەگەر کەمترینیش حساب بکەیت. تەنها بانزین و گاز لەگەڵ نەوتی ڕەش حساب بکەیت، نەوتی سپی و بانزینی تیارە و با بڵێ مشتەقاتەکانی تریش حساب نەکەی تا مانگی نۆ کە هەناردە دەستی پێکردەوە ئەمان بە معدەلی 300,000 بەرمیل نەوت واتە لەو مددا نزیکەی 8 ملیار دۆلار و نیو داهاتیان هەبووە. ئەم 8 ملیار دۆلار و نیوە دیار نەبووە طبعاً بۆ حکوومەت، بە قسەی خۆیان سفر بووە. راپۆرت هەیە، راپۆرتی حکوومەتی هەرێمی کوردستان کە داهات لەم بابەتانە سفرەوە. ئەو 65,000ش دراوە بە پاڵاوگەکان بە نرخی تیجاری فرۆشتویانە. ئێستا لەم 50,000ش کە نزیکەی 85 ڕۆژەتوانم بڵێم ڕۆژانە وەرگیراوە 50,000 بەرمیل، بڕێکی زۆر هەم بانزین، هەم نەوتی سپی، هەم نەوتی ڕەش، هەم دیزڵ بەرهەم هاتووە. ئەمانە داهاتەکەی ڕۆژانە یاخود مانگانە نزیکەی 50 ملیۆن دۆلارە ئەگەر کەمترین حساب بکەی. بەڕاستی هیچ داهاتەکەی دیار نییەوە، نرخیش بە پێچەوانەوە، نرخی با بڵێن دەرەوە هی نەوت دابەزیوە، بەڵام نرخی ناوەوە خۆماڵی نەوتی سپی لە هەندێک شوێن چوەتە 200,000 لە هەندێک شوێن لە 150,000 بەرەو سرە. لەبەرەوە ئەم داهاتە لە ڕابردوو شادیار نییە و لە ئێستا شادیار نییە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوایە ئەوەندە ویژدانی بجوڵایە بەڕاستی ئەو موچانەی کە فەوتاوە مانگی 12 مەسەن 400 ملیار وەرگیراوە لە عێراقۆ لای خۆی گلیاوەتەوە، مانگی 11 ئەوە 240 ملیار داهاتە ناینێرێ. ئەمە بڕێکی باشە و لەو 8 ملیار دۆلارش ئەبوایە بیتوانایە موچەی مانگی 11 بەلای کەمەوە بدایە بە مۆزەفەکانی خۆی ئەگەر ئەو هەنگاوانش نانێت کە ئێستا بەڕاستی لە بری خەم خواردنی موچەخۆران خەمی پۆستەکانیان هەر وەکو چۆن لە هەرێمی کوردستان هەموو دەستگا شەرعیەکانیان پەک خستووە لەسەر داواکردنی چەند پۆستێک لەسەر ناکۆکیان لەسەر پۆستەکان. لەبەرەوە من تەسەور ناکەم بۆ عێراقیش لە خەمی ئەوەدا بنێ ئێستا بەجیا چوونەتە عێراقەوە بۆ ئەوەی ڕێکەوتن بکەن لەسەرەوەی کە کامیان زۆرترین پۆستی دەستکەوێت نەک ئەوەی کە کامیان زۆرترین خزمەت بکە بە هاوڵاتیانی هەرێم و موچە و بودجە و ئەو موچانشی کە هی مانگی 11 لە ئەستۆی عێراقی ئێستا ئەوانە بەدەست بێنێ. بەڵێ سوپاس دەکەم. دوای دێمە و خزمەت لەسەرەوەش قسە دەکەین داهاتی ناوخۆی هەرێم تقریبا 800 میلیارێکی ڕاستی باغداد کراوە. ئەوی دیکە چی لە هاتووە دێمە خزمەت مامۆستا دلێر سەبارەت بە عێراق بڵین لە 2026 کێشەی نابێت بۆ موچە ئێستا نرخین نەوت دابەزیوە. وەکو میوانەکەشمان ئاماژەی پێکرد هەندێک بڵێن چاودێر دەڵێن 7 تریلیۆن و نیو خەرجی موچە خۆرانە و وەزارەتی دارایی عێراق ژڕۆنکردنەوەی دابوو دەڵێ 6 تریلیۆنمان پێویستە. یعنی ئێستا تقریبا داهاتی نەوتی عێراق هەر بەشی موچە دەکات. کێشە دروست ناکە ئەگەر هەوان نرخی نەوت لەو دەوروبەری 55 بۆ 6 دۆلار بمێنێتەوە. خۆی ئێمە لە دوو حاڵەتە هەیە. حاڵەتێکیان ئەگەر بێت و پرۆژه یاسای بودجەی ساڵی 2026 نێتە پەرلەمانی عێراق و مناقەشەی لەسەر نەکرێت و پەسەند نەکرێت، لەو حاڵەتەیە حکوومەتی عێراق چیەکە؟ حکوومەتی عێراق یەک لەسەر 12 بودجەی ساڵی 2025 خەرجەکات بۆچی؟ تەنها بۆ موچە و زایدەن هەندێک خزمەتگوزاری پێویستی ڕۆژانە گینا بۆ پرۆژە نە. لەوانەیە ئەگەر لێی زیابێ وەک لەسەر 12 بیرێ بە پرۆژە بەردەوامەکان ئەو پرۆژانەی کە ئێستا ئیشی تایە ئەگرینە پرۆژەی نوێ ناکرێت. ئەگەر لە حاڵەتێکی شە حکوومەت زوو پێک بێت، حکوومەتی عێراقی زوو پێک بێت و اینجا پرۆژه یاسای بودجە بچێتە پەرلەمانی عێراق لەوێ مناقەشەی لەسەر بکرێت، بڵێ لەو کاتە ئەبێت بە وردی ئەو شتانی کە هەیە لێ هەمووی تەقدیریە کاچێتە ناو بودجەوە بنووسین. ژمارەیە تەقدیریە، ئەو ژمارەیە تعبیر لە چیەکە؟ تعبیر لە سیاسەتی اقتصادی ئەو وڵاتەکە بڵێن عێراقەکە و ئەوی تریشی تەقدیریە. ئەو داهاتە لەگەڵ خەرجەکە ئەو وەختە خۆی ئەو وەختە ئەتوانێت لە بڕیار بدرێت کە چەند ئەو چەندی کورتێنانە بێ چەندی کورتێنان نابێت.
ینی ئێستا ئەوەشمان لە فکر نەچێت کە ڕۆژانە یاخود هەفتانە حکوومەتی عێراقی ئیشارەت بۆ ئەدا کە داهاتی ناوخۆ زیاد بووە بە تایبەتی کە گومرگەکان کراوە بە ئەلکترۆنی لە حدودەکان بەستا ئێستا هەرێم پێ و پابستەمە هەڵبەتە هەرێمیشکە ئێمە وەکو هەرێمی کوردستان کە بەشێکین لە حکوومەتی فیدراڵی عێراق حتمێنە بێ پێوەی پابندبین و ئەبێ ئەوەش نەکەین بە بیانویە چونکە هەموو دواکەوتنێک زیان بەچی ئەگەیەنێ بە هەرێمی کوردستان و بە موچەخوەران و جەماوەری هەرێمی کوردستان. بەس ئێستا نرخینەوت کە دابەزی لە دوزێت کێشە دروست ناکە یاخود یەدەکی بانکی ناوەندی هەیە دەکرێت لە حاڵتی دەستی بۆ ببرێ 100 ملیارە زێر هەیە لە بانکی ناوەندی. ئێمە ئێستا نزیکی 170 تەنزێڕی هێدەکەی لە باقی ناوەندی عێراقە ڕاست. ئەمە ئەوە لە هەمان کاتاگەر بێت و حکوومەت پێک بێنرێت حکوومەتی عێراقی قەزمە حکوومەتی عێراقی پێک بێنرێ وقتە حکوومەتی کار بەڕێکەر نابێت کە حکوومەتی کار بەڕێکەر بوو ئەتوانێت قەرزکات کار بەڕێکەر نەبێت دەتوانێت قەرزکە بەڵێ ئەتوانێت قەرزکات ئەتوانێت ڕێگەی تر دۆزێتەوە بۆ بەدەستێنانی پارەی کاش سیلە ڕێگەی تر ئەتوانێت بدۆزێتەوە بەڵام ئەگەر بەم شێوەی ئێستا بێت حکوومەت پێک نێنرێت حکوومەت پێک نێنرێت ئەو کاتە حتمێن کێشە لەوانەیە دروستە بێت لە بەرەوەی یەک لەسەر 12 بودجەی ساڵی 2025 خەرجەکرێت بۆ پرۆژەکان پارە نابێت تەنها بۆ موچە پارە ئەبێت بەڵام من حەزەکەم لەسەرەوەین کەینێنی وکو حکوومەتی عێراقی کە خۆشە ئیشارەتی پێەیە هەرێکێگەیوت مانگانە ئەوەنە بۆ موچێ و مەبلەغێکیوت بەڵام خۆی بە سەراحەت وتی ئەنجومەنی وەزیرانەوە 6 تریلیۆن مانگانە 6 تریلیۆن وەزارەتی دارایی عێراق لێ مانگانە 6 تریلیۆنمان دەوێت بۆ موچە ئەو کاتە ئەتوانێت خۆی ڕێگەی تر بدۆزرێتەوە یاری وازانم بۆ ساڵێک حکوومەتی عێراقی حکوومەتێکی دەوڵەمەنە و یەدەکی پارەی زۆرە یەدەکی ئاڵتونیشی زۆرە بۆ ساڵێکە گەر نرخی نەوتیش دابەزێت بۆ ساڵێک یەکجار وە بەری خەرجیەکانی تەسک ناکاتەوە یەکجار وا بێ هێز نابێت بەو شێوەیە ئێمە لە ئێستاوە خۆمە ئێمە قمان چیە بەسەرەوە ئێمە گرنگەوەیە کە کاتێک بودجەی عێراق دا ئەندێت ئێمە بڕەکەی خۆمان بە شێوەیەک ژێگیر بکەین و لوقمی ترمان بۆ دانێنێن و 3 ساڵی تر ئیتر ئەو کەیفی خۆیەتی چۆن پایەکات. زۆر سپاس دەکەم مامۆستا بلێر. کاک شێخ کاتمان زۆر کەماوە بە سەبارەت بە داهاتی ناوخۆیان نانەوتی ئەوەی کە بۆ بەغدایان ناردۆ بۆ 9 مانگ نزیکی 799 ملیارە ئەگەر مانگی دەشی خێرتەسە 120 میلیار زیاتر دەکات بەپێی دیوانی چاودێری دارایی عێراق بە سەروی 4 تریلیۆنە داهاتی نانەوتی ئەوەی دیکەی چی لێ هاتووە ناتوانن ئەگەر بیانەیە موچەی مانگی 11-12 بدەن. بەڵێ بەپێی حکوومەت یاریێم خۆشی داهاتی مانگانە تا مانگی 9 دەیش 320 میلیار بۆ 340 میلیار بووە لەو داهاتە 320 بۆ 340ەکە 160 میلیارێکی ڕۆشتووە بۆ بودجەی تەشغیلی ئەوی کەشی دابش کراوە بۆ پرۆژەکان چەند ملیاری دانراوە بۆ پرۆژەکان بەڵام ئێستا حکوومەت یاریێم ڕاستی چونکە یاسای بودجەمان نییە یعنی هەر ڕقمێکەڵێ ناتوانانی چێکی بکەیتەوە بڵێ ئایا ئەم ڕقەمەی تۆ تەواوە یاخود تەواو نییە بارزوی خۆی ڕقەمەڵێ ئێساڵێ داهاتەکەم زۆر کەمی کردووە لەوەی کە هەیە و 120ەکەیشم بۆ نادرێ لەبەرەوە بەڕای من هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە کە یاسای بودجەی هەبێ بۆ ئەوەی بتوانین ئێمە قەرار بین یاخود بتوانین مناقەشات بکەین چونکە هەموو کەس ئەزانێت کە ئەم 320 میلیارە بەڵێ بە زیادیشۆ هەیە بەڵام حکوومەتی هەرێم چی لێکات بە کورتی زۆری بەهەدەرە ڕواهر بە نمونە من بۆ جەنابتی بێنمەوە کە تەنها بە قسەی خۆیان مانگانە 8 میلیار دینار ئەچێت بۆ بەردەست و بۆ بەنزین و بۆ میوانداری بەرپرسانی پلە باڵا پلە تایبەتەکانی ئاستی سەرەوە کە 8 میلیار ئەتوانی بڵێ موچەی 7 تا 20,000 گرێبەستێکە ئەگەر هەبێ و لەو لایشەوە مەسەلەن بە هەدەرە ڕوا بۆ پرۆژەکانیش پرۆژەمان هەیە ئێمە لە هەردوو زۆن لە زۆنی هەم سلێمانی هەم لە زۆنی با بڵێن هەولێر کە پرۆژە هەیە تێچووەکەی
100 ملیار زیاتریان یاوە بە مقاولەکە یعنی لەو ئاستی کە هەیە نەخراوەتە تەندەر و دواتری 100 ملیارەکەیان بۆ زیاد کردووە بە 100 ئەتوانم بڵێم ئەو پرۆژە ئەتوانی 3 پرۆژەکەی پێ جێبەجێ بکەیت هەم لە سلێمانیش هەیە 100 ملیار زیاتر لە حسابی خۆی بۆ دانراوە لەبەرەوە زۆرێک لەو پرۆژانە زۆرێک لەو بودجەی کە دەست حکوومەتەکەوێ بە هەدەر ئاڕواوە بەشێکیشی بە قاچاقی لە بازگەکان سەرانە وەرەگیرێ یاخود با بڵێن لە تەنکەرەکان وەرەگیرێ ئەمانیان نایەتوە ناو داهاتی حکوومەت هەردوو لایەن ڕێکەوتون لە ڕاستیا بۆ ئەوەی کە بەم شێوەیە بەردەوام بێت ئەوان قازانجیانە ئەگەر موچەی مانگی 11 نەیە چونکە 120 ملیار دیناریان لایە ئەم 120 ملیار دینارە یەکیان 96 و ئەوی کەشیان ماباقیەکەی لایە ئەمەیان کەس لێپرسینەوەیان لێ ناکرێت چونکە هیچ دەستگایەکی ئێمە چاودێریمان نییە ئێستا چاودێری حکوومەتی کاربەڕێکەر بکە پەرلەمانە پەکخراوە دەستەی دەستپاکیە سەرۆکەکەی با بڵێن قانونی نییە نزیکەی 8 ساڵە دیوانی چاودێری دارایە بە هەمان شێوە تەقاعود بووە داواکاری گشتیە سەرۆکایەتەکەی تەقاعود بووە یعنی هیچ شوێنێکمان نییە کە ئێمە بتوانێت چاودێری داهات و چاودێری خەرجیاتی حکوومەتی هەرێمی کوردستان بکە بارزوی خۆیان خەرجیەکەن و ئەمەیان پێ باشە بەردەوام بێت چونکە لە دنیا نەبووە حکوومەتێک 12 ساڵ بەبێ بودجە و ئەگەر پرسیاریش بکەیت تەنها لە هەموو عالەما یەک جار لە لوبنانە ڕووی داوە 10 ساڵ بودجیان نەبێ حکوومەتی هەرێم پێشەوانیش کەوتووە 12 ساڵە یاسای بودجەی نییە لەبەرەوە ناتوانانی هیچ بەدواداشونێ بکەیت و ئەوەیشی کە ئێڵەی زۆر جار هەر جوابیشی نایەتەوە یا با بڵێن پشتگوێیە خات حەزەکات ڕەخنە بگریت و بۆ ئەوەی خەڵکیش بڵێن وەڵا ڕەخنەی گرت و ئیتر ئەوانیش هیچ نەکەن و هیچ جوڵەیە نەکەن چونکە دیاپرسینەوە نییە بەڕاستی بەڵێ سپاس دەکەین بەڕێز کاوالی ئەندای پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروەها بەڕێز مامۆستا دلێر مەحموود ئابووری ناس و پەرلەمانتاری پێشوو لە ستۆدیۆ سپاسان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ